گرام و سعری زێڕتر نایکڕمو ئەڕۆمەوە هەر نایکڕی پەشیمان بوویتەوە. وەڵا پەشیمام و لە کڕی نا زۆر گرام. کاک فایق دەمێ بزانم ئەمڕۆ نرخی زێر مسقالێک بە چەندە؟ بەڵێ بەخێر بێن ئێستا زێر بە 715,000 هەر 21 هەر 22 750,000. باشە هۆکار چیە زێڕوا بەرز بۆتەوە؟ ئایا بەردەوامیش دەبێت بەرز بنەوە؟ هۆکارەکان زۆرە، دەتوانم بڵێم 12 هۆکارمان هەیە بۆ هەر هەفتە بۆ 10 ڕۆژ جارێک هۆکارەکان زۆرە، بەس بۆ ئەم هەفتەیە کە 2 هەفتە لە سێکدا بەرزبوونەوەی بەخۆبینیوە هۆکارەکان ئەوە بوو ئەو نمایشی سەربازیە کە چاینە کردی لە جیهان کە عەرزی عەزەڵاتی نیشانی هەموو جیهانیدا ئەوە فاکتەرێکی ڕئیسی بوو کە زێر بەرزی بەخۆبینی لەگەڵ ئەوەشدا ئەو پێناسە گومرجی کە بەسەر هیند لە هەفتەکانی داهاتوودا دەسەپێنیتن ئەمریکا. باشە کاک فایق سەبارەت بە کڕینی زێر لەیان هاوڵاتیانەوە تا چەند کاریگەری کردووە؟ لە دێر زەمانەوە خەڵک حەزی لە زێرە تامەزروی زێرە دەوێت زێڕی بکڕێتە، بەس بە حکمیەوەی ئێستا کە گرانە هەموو خەڵکەک ناتوانێت بێ زێڕی بکرێتن، تەنها ئەو کەسانە نەبێتن کە بازرگانن کە سەرمایه‌دارن دێن و بەرهێنان دەکەن بۆ سوود و قازانجی خۆیان. باشە هەموو کەسێک دەتوانێت بازرگانی بە زێڕەوە بکات؟ نەخێر ناتوانێت. ئێستا بۆ نمونەمان زۆر هەیە کابرا 56 زۆرەقەچی هەیە دێتن لێرکانە 1001 پرسیاری دەکاتن ئەلێ بیکڕم بیفرۆشم قازانجم چەندە لە داهاتوو چم بەسەر دێتن بابەتەکان زۆرە. ئەگەر یەقیت شارەزاید نەبی ناتوانانی بێ ئیشی زێڕیش بکەیت. هاتووم دیارێ بکڕم بۆ ماڵەوە ئەویش گرام و سعری زێڕتر نایکڕمو ئەڕۆمەوە. هەر نایکڕی پەشیمان بوویتەوە. وەڵا پەشیمام و لە کڕی نا زۆر گرام. خەناوکە یەکم سەوا کرد وڵێ 2 ملیۆن و قسوور یەک خەناو. پێشتر ئەو خەناوکەیە بە چەند بۆ گەزانیاری؟ پێشتر لەوانەیە بە 1.5 ملیۆن لەو دەورانە بۆ چەند مانگە پێش ئێستا زۆر گرام. باشەی چیەکەی بۆ دیارەکەن؟ وەڵا دیارەکە وازی لێنەوە تا هەرزانە بکەی هەرزان بوو وەختە ئێمەوەی کڕم بەدیلی ئەوە دیارێتر نابێت بچووکێت؟ تەبعاً دیارێتری بۆ کڕم چۆن